کوێستانە تەوینم بی نیگات پارچەیەک لە نورە و بەسەرژینم مابارێ کەس وەک من عاشقت نابێ نە ئەم جارە و نە هیچ جارێ تۆ ئوستادی لە دڵبردن منی شاگردی وەفای تۆم چیەکەی بیکە بەو دڵە کە من مەستی سەدای تۆ مۆرجیزەی عەشق و لانەتە کە سەیری ئاوێنە ئەکەی من لەوێدا چاوەڕێتم من نەکەر تەنیا عەشقی تۆم من تین و یەک نیگاتم سۆز و عەشق و خۆشی